کە هەرێمی کوردستان خۆی بۆ ڕیفراندۆم لەسەر جیابوونەوە لە عێراق ئامادە دەکات. پەرلەمانی عێراق بڕیاری ڕەتکردنەوەی ڕیفراندۆمی داوە و هەروەهاش لادانی پارێزگاری کەرکووک لە پۆستەکەی. سروو عەبدولواحید سەرۆکی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی عێراق میوانی کورد کۆنێکشنە. سرووخان سەرەتا سوپاس دەکەم بۆ ئامادەبوونت. دەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم کە هەڵوێستی بزوتنەوەی گۆڕان چیە لەم بارەیەوە لەم ڕووداوانی کە ئێستا لە عێراق ڕوودەدەن. زۆر سوپاس. سەرەتای ئێمە سەبارەت بۆ بڕیاری پەرلەمانی عێراقی بەتوندی ڕەتمان کردەوە لەبەرەوەی پەرلەمانێکە کە جێگەی قبول نییە هەڕەشە لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکرێت. ئێمە وەک گۆڕان و کۆمەڵی ئیسلامیش کە لەگەڵمان بوون کۆنگرەی ڕۆژنامەنووسی خۆمان سازدا و بەیانی هەڵوێستی خۆمانمان کرد کە ئێمە دژی ئەم هەڵوێستی پەرلەمانین. هەروەها ئێمە چۆن لە هەرێمی کوردستان دژی ئەوەین کە بەم شێوەیە و بەم ئالیەتە و بە بێگەڕانەوە بۆ پەرلەمان باس لە بابەتی ڕیفراندۆم بکرێت. بەڵێ باشە. هەروەها گۆڕان و کۆمەڵی ئیسلامی بڕیاری ئەوەشیان داوە کە بەشداری لە دانیشتەکانی پەرلەمان نەکەن. ئەمەیان بۆچی؟ جارێ سەرەتایمە هیچ بەشێک نەبووین لە بڕیاردان لە بابەتی ڕیفراندۆم تا بەشێک بین لە دواخستنی یاخود بە یاساییکردنی. ئێمە پێمان وایە ئەو بڕیاری کە درا لە سەبارەت بە ڕیفراندۆم بڕیارێکی نایاسایی و ناشەرعی بوو. ئەبوایە پەرلەمانی کوردستان ئەم بڕیاری بدایە، بۆیە ئەوەی کە شەرعی نەبێ ئێمە ناچین بۆیان بکەین بە شەرعی. بەڵێ سرووخان ئێستا لە هەرێمی کوردستان کۆمەڵێک پەرەسەند ناتۆتە پێشەوە بە تایبەتیش لە پاش کۆبوونەوەکەی ئەمریکا لەگەڵ لایەنە سیاسەکانی با بڵێن هەرێمی کوردستاندا. جا پێت وایە لە دوای ئەم پەرەسەندنانە ڕیفراندۆم دوا بخرێت؟ پێم وایە هەوڵێک هەبێ بۆ دواخستنی ڕیفراندۆم. ئەمریکیەکان جارێ هەر نانەوێت ڕیفراندۆم دوا بخرێت، دەیانەوێت ئیلغا بکرێتەوە کە جارێکی تر باسی ڕیفراندۆم نەکەن و کێشە بۆ ئەمریکا بۆ بە عێراق دروست نەکرێت. بەڕاستی ئێمە ئەبوایە ژیرانەتر مامەڵەمان لەگەڵ ئەم بابەتە بکردایە. شێوەیەک ژیرانەتری بکرێت. جارێ ئەو هەرێمی کوردستان خۆی کێشەی سیاسی هەیە. هەرێمی کوردستان خۆی پەرلەمانەکەی داخستووە بە شێوەیەکی نایاسایی سەرۆکێکی ناشەرعی بەڕێوەیە بات. ئێمە جارێ خۆمان بە پەرە بە دیموکراسیت بین لە هەرێمی کوردستانی جا بچین داوا لە خەڵکی کەکەین دیموکراس بێت و وڵاتەکەی لەت بکات. ئێمە خۆمان جارێ نەمانتوانێت لە ناوماڵی خۆمانە یەکدەنگ بین، یەک هەڵوێست بین، باوەڕی تەواومان بە دیموکراسیت هەبێ. ئێمە حیزبێک حکوممانەکە بنەماڵەیەک حکوممانەکات کە هیچ باوەڕێکی بە دیموکراسیت نییە لە هەرێمی کوردستان. بەڵێ باشە، بەڵام لایەنەکانی تریش دەڵێن کە دەکرێت ئەم شتانە لە پاش ڕاگەیاندنێکی با بڵین لە پاش ئەنجامدانی ڕیفراندۆم و هەروەها سەربەخۆیی چارەسەر بکرێت. لەسەر ئەمەیانەڵێ چی؟ جارێ ئێمە بەخۆ هەڵخڵەتاندنە ئەوەی کەوە ئەڵێت حەزی لەم مانەوەی پارتی دیموکراتی کوردستان و بەشێک لە یەکێتی و دوو بنەماڵە حکمی هەرێمی کوردستان بکە، حەزیان لەمەیە. ئەگینا ئەگەر ئێمە ئێستا ناتوانین دیموکراسی بین، بە حیاتی ناتوانین دیموکراسی بین. دیموکراسیت پرۆسێسە، هەنگاوی یەکەم دەست پێ دەکات و بەرەبەرە خۆی گەورەکە. ئەمە لە هەنگاوی یەکەمەوە شکستی هێناوە. حکوومەتی هەرێمی کوردستان دوای 26 ساڵ لەبوونی هەرێمی کوردستان ڕۆژنامەنووس ئەکوژرێت، کۆمەلگای مەدەنی ڕێی پێ نادرێت کە خۆپیشاندان بکە، خەڵک ئازاد نییە لەوەی کە ڕای خۆی هەبێت لەسەر بابەتەکان. پەرلەمان داخراوە، سەرۆک ناشەرعیە. لە دوای 26 ساڵ حکومڕانی یەک بابەت نییە کە دیموکراسی بێت لە هەرێمی کوردستان. چۆن دوای دروستبوونی دەوڵەت ئەم دەوڵەتی کە دروست بێت دەوڵەتێکی پۆلیسی قەمعی دیکتاتۆریە بێت کە بەم شێوە و ئالیەتە دروست ببێت. بەڵێ سرووخان ئێستا لە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکای تو ژمارەیەک دانیشتنت ئەنجام داوە و وەکو دەزانم لە چەند ڕۆژی داهاتوشدا لەگەڵ وەزارەتی دەرەوە دانیشتنت هەیە. دەکرێت پێمان بڵێ داواکاریت لە ئەمریکا چییە؟ زۆر بە ڕاشکایی من بە ئەمریکیەکانم وتووە کە ئێمە پێویستمان بەوەی ئەمریکا پشتگیریەکی ڕاستەقینەی دیموکراسیت بکات لە هەرێمی کوردستان. دروستبوونی سەدامێکی کە و دیکتاتۆرێکی کە لە هەرێمی کوردستان زیان بە ئەمریکا و بە ناوچەکەش دەگەیەنێت. بۆیە ئەمریکا دەبێت جەخت لەوە بکاتەوە، پێداگر بێت لەوەی کە ئەبێت دیموکراسیت هەبێت لە هەرێمی کوردستان، دەستا و دەستکردنی دەسەڵات هەبێت لە هەرێمی کوردستان، هەڵبژاردنەکان لە کاتی خۆیان ئەنجام بدرێت. بۆ ئەمەش ئەمریکا حەقە مەرجی هەبێت بۆ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بۆ پشتگیریکردن بۆ ئەوەی کە بتوانین
دیموکراسیت بە شێوەیەکی ڕاستەقینە پەرپاکەین لە هەرێمی کوردستان. بەڵێ سروە عەبدولواحد ئەندامی پەرلەمانی عێراق زۆر سوپاس دەکەم.